برنامه نزیکتر ریز و صلابه تایبت بود که دیار دیست عمل باجار سلیمانی اینه في باجاری هر قلاشکوی روشنبیرک هنرمندک نویسرک ایدی گلک کساتی هنک و خدمتت کن بشواز جدا جدا رنگ جدا جدا از تایبت بجاره خون نزیکی قلاشک کم کساتی کتیدا نزیکی وب کن کو دواره هنری دا گلک خدمت کریه تایبتیشی چه هنر نه فلکلور نه جی سردم بلکو هنر ملی پیوت صاده ستران و آوازن گلک جوان پیش کشیدن همه هیدی بچینه به قلاش که و دست برنامه افجاره بکن هندی تو بیش ماشاءالله جایی که گلک بسر و برای که میگویی دست بکشی هر قلاش که وی بازاری ایدی هنرمندک روشنبیر کساتی که تیدا خدمت اکام کری حال وی قلاش که ام بیجنه قجبنا قلاش بالا قجبنا ما مصطفى هنرمند هنری ملی کود نوا گوراپانا هنری دا دنگه که دیاره ام دی ویجاره تایبتیش نزیکی جانا بود ما مصطفى میگه گلک سپاس زور سپاس دکم زور ممنون لو قجبنا خلیکی چین لو آخرانه با باز کم کاتانی که پاوز وردگرین ویان فراغی کمانیه زین ایره و تو خلکانی روشنبیر و باسواد و خلچی هنردوش و هنرمند کردایه زیاتر لیره کات بین سر ایوارک ناقشیک لسر هنر و ادب و بابتکانی جیان وند جارش کتاب اشتیری بخودان زن باو نزیک بونش جیان خوش حق رباطی نزیک بون هنرمند قد تکلنا ببرکوتنی نبی لقل مجتمع لقل کوماگا لا افراندن لا دهنان دوادا كويت واتا خوي دخلت برايفت سوا دميك غوراني دمي تقريبا سنة 40 سال دبيت ما شاء الله 40 سال اول تمري غوراني قوتن يعني هنري باللي هي تمني خوت او اساي يعني ليجر تمني خوت شنو بزيابي بعد زي خوت تمني اخواد ياتي بيمناو تشخص سالي ما شاء الله ما شاء الله اشتكوا عليك اللي هي بجنز بمينيو لازم تو بيد من بيد جنز جنا والله جنزي ما شاء الله قال لو انا ببرسم بخويا الرنقه جنزني سباس بمولا ما شاء الله العزيزان ما شاء الله خوتان سباس انا كم خوي معنوي وجنجتي كما الى ضلايا كم برهمك تقريبا يخود مثلا هم تكستي خودي هم اواز وتنكي الرنقه 500 برهمي قوم هبه ما شاء الله بالله ما وصل او بين سطر بنوسينو وتنو اوازي خود يعني همون بتحديد راولين نمجاد وبلام دزانم هر اوانده دبيت بتكسي خوم وباوازي خوم اما الرنقه هندي برهمي شم هبت مثلا بونمونا اوازي بياني بيت اوازي فارسي ازري هندي وبياني باولين بس بتكستي ملي بتكستي خوم نخير شرني تكستي ملي بها همو جور ستايل كاين تكست انوسم شاري هاو شرف وقصيده وميلي همو ستايل كاين بجوري اوازك اگر غورانيك اگر برهم شي ملي دا مزرنم تكستي شي ملي بودنوسم بو اماداكم لنا اگر غوراني شي هاو شرق به غوراني شي بابلن عاطفي بيت بيز دكا شاري عاطفي بو اماده بكرت بو بنوسرت رنگا ورگر يعني انا جوي قرن زياده له ملي بديا تو خود بدامت لنري كيفا مليا كان دادني يعني لا نازانم خوم نازانم يعني او رنگه توب تواني ولي او رنگه دليدي لجلو برغا رنگه توب تواني ولي او ستايل دليدي لا هاي تو خود مثلا شهان في خوشتك لا همو بابتا كانوا وتوا مثلا كاتك جوده من دقري مقام ضل بو هالفجا هي جاني بودا كم سيروان دخيله اقر دباري حزناك وين دخيله هربا اوش بس والله حزناك امي ولا حزناك امي هنرمند الشميليه كاتك وراني كثير دولهم بجاني خوم بجاني خود بنحلابي حستك امي وراني شميلينيه كاتك وراني كثير دولهم نيغاركم اوادرهم رنج حستك امشي وراني شميلينيه كاتك فريشته دولهم شيء ما مسا كله كاروان كاتك اوارد المشعري فان احمد كاتك شالكي احمد مختار جاب دولهم ميلي بدري
ڕوودەکە ئەوە هەستەکە ئەمە هونەرمەندێکی میلی ناگرێت هونەرمەندێکی هاوچەرخ بەڵام کاتێکیش گۆرانی سستەی گەوهەرەیە گۆڵی سوارباغ کاکی زەڕەنگەر پەرچەمەچین بەچ ئەلەوانە دەڵێ ئەمە هونەرمەندێکی میلیە لەبەرەوە کەس نەخۆم خۆشم ڕێگە بەخۆم نادەم ناسنامێ بدەمە خۆم بڵم هونەرمەندی میلی یا هونەرمەندێکی با بڵێن هاوچەرخ یا ڕۆژهەڵاتی یا ڕۆژاوایی تۆ خۆت چیانت پێ خۆشترە؟ لای من خۆشتر و شت نییە وەکو خواردنە مامۆستا مەسەڵەن دەڵێ خواردنی باسی خواردنت کرد تۆ کە لە خەوڵ دەسێنن حەزت لە چ جۆرە خۆراشەکە خواردنیرانی حەز لە چی دەکەیت لەو کاتە ئێستا ڕەنگە ماست و قەیما ئەو شتانە ئابزان تشریبت نەگوت سەر و پێت نەگوت وایە دۆڵمەت نەگوت خەڵکیش هێتەشی لەبەرەوە بەیانیان ئەنجا ئیشتیای تۆ بەیانیان ئەوەیە مەسەلەن منیش گۆرانی بە ئیشتیا دانیم جاری وایە ئیشتیام لەسەر ئاوازێکی میلیە جاری وایە لەسەر ئاوازێکی هاوچەرخ دەست خۆشگار تۆرەنجان ئەوەش وەر لەکە ئەو دیوی پێشکەشکاریەکەت بە دیار دەکەوی ها لە وەڵامدانی پرسیارەکە چکە خۆشت پێشکەشکاری سپاس دەکەم مەسەن لە بیرتێ یەکەم گۆرانی چ گۆرانیەک بوو یان زەحمەتە ئەوە ساڵی هەفتاوەش سێ گۆرانی بۆ ڕابی بەغا تۆمار کرد بەشی کوردەکەی بەڵێ ئەو دەمین بانکرابوون بە سەربازی سەمانجان دابووینەوە بەڵام لە نەورۆزەکەیە ئاهەنگێکی کوردیمان جێڕا لە ڕادیۆی بەغا من سێ گۆرانی تیاوت ئەو زەمانە خۆ گۆرانیی فارسیم کردو بە کوردی میلۆدیەکی فارسی بوو بەری زەنگەنە دەیخوێن های های ڕەشید خان سەرداری کوردی قوچان کردم بە ئای شێرجان بۆ مەردەکی کۆڵ لەو سەردەمە محاولەم کە خۆم تێکەس بنووسم بۆ گۆرانێکی ترشم هەردا مەزان لەو زەمانە ئەو خەیرە و باڵە بەرزە ناز دەکا بەسەر ئەرزە ئەوە ئێستا زۆر هونەرمەند دێڵێنەوانێ ئەوە هی ئاست و تەمەنی ئەو سەردەمان بوو سەرتان بوو بڵێ دواتر لە سەربازگای حوتی نیسان لە کاکەمالە کە لەسەر ڕاکردن جیرینەوە ئەو دوو مانگە لەو بەندیخانەیانی گۆرانیمان تۆمار کرد زۆر ناویان بەڵێ زۆر ناویان دەرکرد بەندیخانە سەربازی نەکەنی سیاسی شتی ناو سەربازگای شتێکی ئاساییە بە ناوبانگترین گۆرانی شێخ فەتاح شەمحەدین بوو لەو سەردەمایە لەو کاسەتانە وتمان دواتر هەشتا و سێ تر کە بە ڕێک بە تەلەڤیزیۆن ئاشنا بووین گۆرانی گوڵی چوارباغ کاکی زەڵەنگەر سستە لەو گەوهەرێ هەینان مراد خۆم شێخ فەتاح شەمحەدین بولبولی ناڵەی دڵئاوەتر ئەو گۆرانیانی کە یەو سەردەمە بوو ئەو قۆناغە دەستمان پێ کرد سەرباری کاسێتەکان کە دانیشتوان هەبوو لەگەڵ هونەرمەندەکانی ترا بە گشتی کاک کەریم خەمزەیی کاک ئیسماعیل ئیبراهیم کاک کەمال کاک مسوارە و کاک نوری گەرمیانی خوا لە خۆشوو کاک جراسعی خوا لە خۆشوو ئیبراهیمی فەتاحی بە ئیبراهیمی خادری و زۆر لە هونەرمەندەکان و کە ئێستا بەداخۆ بۆم ئەژمار ناکەن نایەنە سەر زمان زۆریان گوێگرەکان ئەوانە جێ دەنە گۆرانیەکان دەتبینن و بەرنامەکانیش ڕەنگە لە هەموو شوێنێکی کوردستان بەس تۆ خۆت بە خەڵکی کوێ دەزانێت گومانی تیانە من لە چوارباغی شاری سلێمانی لەدایک بووم بەڵام ئەتوان بڵم کوردستانی پێکاتەی ئەم شارە پێکاتەیەکی دەرەکیە شارێکی ناوەشیان لێ دروست کردووە مەسەلەن ئیبراهیم پاشا 2.5 دەبێت ئەم شاری ئاودان کردوتەوانێ واتە شارێکی تازەیە کەوا بوو ئاژداد و ئابادی ئێمە هەرەکە لە کون و خوشببوونێکی ئەم کوردستانەوە هاتووە هیجرەتی کردو هاتووە وێرە بەڵێ ئێمە سەرێکمان خۆمان کە سلێمانی دایک بووین باوکم کوڕی مەلا حەسەنی هەرجێنەی لای پێنجۆنە لە کەروک لە دایک بووە بەڵام باپیرم باوکی باوکم هەرجێنەی لای پێنجۆن دایکم کچی وەسابڵای کوورەسیە هەولێریە لە تاجیل لە دایک بووە باش تێکە لە یانی تێکەڵەیەکی بڵێ ڕەنگاوڕەنگێکی جوان ئەتوان بڵم کوردستانی نێمە بڵێ ئەدەم کوردستانی بەگلەی ژوێت کە خۆم خەڵکی درۆکم بەڵێ ئەی بوو شتیبالینیتان نەبووە هەمانە بابی خێزانم خەڵکی باکوورە ئیبراهیم زازا لە کتێبی شاری سلەیمانیە بە یەکەم شۆفێری شاری سلێمانی ئەژمار کراوە لە کتێبەکانی خوا لە خۆشوو ئەکرەمی ساڵحی ڕەشە ئیبراهیم زازۆ بە ناونیشانی ئیبراهیم چاوجوان ئیبراهیم چاوجوان
خەزۆری من کاتی خۆی ئەو بەڕەحمەت بن حەمزە عەبدوڵڵا ئێنێ لە زاخەوە بۆ سیتەک بۆ ماڵ و شێخ یعنی ئەوان باکوور زازا باکوورە لایوان و ئەو دەڤەرە ینی وەکو عەرزم کردی لە ڕووی خێزانی شار کوردستانی هەمومان خێزانیش لە سلێمانی دایک بووە باسی هونەرن بەڵێ لە هونەرە ئەتوانم بڵم ئەگەر یەکەم کەس نەبم لە سۆرانەکانە دووەم کەسم یا سێم کەسی گۆرانی بەدنانیشم وتووە چەند گۆرانیەکەم وتووە کەم بووە یانی لەسەر ئەو 500 بەرهەمە ماشڵڵا بیرم دێشان محەممەد عەزیز بۆی نووسیم یادی بە خەرگۆرانیشی لێ بوو حیوانەکە وانەکە یاریە من یارە و من ماڵێ من تالانمەکە دلۆ وەسپۆڵان شتێکی ئاوە بۆی نووسیم خەڵتە ساوێ مادەم ئەو هەموو تێکستە شت نووسیوە هەوڵدامە بەستم شعرەی کەی خۆت بی یعنی بینەچی باش تێ لەگە شعر نووسین تقریبا بەڵێ شتی نوێ نووسین هەمیشە هەمە هەمیشە شۆنە جاری وا لەگە برادرانە ساکەم خەیاڵێکی شارم بۆیت قەڵەم من پێ وەرەقەم پێ ئەوەی نووسم کە چوون ماڵەوە بە گەڵاڵی دەکەم دێکە من تێکستی ساڵ یعنی سەرەتا بە چەند وشەیەک بۆی لەبیر نەکەی دوایی بەڵێ وشەکە چۆن نانوشانەکانی دادنەوەی بیرت نەچێت چیرۆکەکەت با چیەکە پەیانی شارەکە چییە جۆری شارەکە چیە ستایلێکە چ ڕێبازێکی ئەدەبیە ئەوانە گەڵاڵە دەکرێت بەڵام گرنگ فکرەکەی باس دەکەی دەینووسم لای خۆم تا زۆر جار لە مێشمان تەواوی دەکەم شارەکە دواتر دایە ڕێژمەوە لەگەڵ نووسینەوەیە ناڵم ئارایشی بۆکەم مکیاجی بۆکەم بەهرەکەەوە تایبەتە سواز بۆخوا ڕاستە ئەوان شتێکی نوێت پێ بوو بەنووسین ئاوی خۆم نەبووەوە برادرێک خوێندیەوە لێرە زۆرم لا جوان بوو با هەم بێت بە تایبەتی لەم کاتەیە یعنی بە تەمای شتێکی لەسەر ئەو دامەزرین شتێکی وە تێکستەکە زۆر کەمە پێم بناسبە بەشتان نەخوێنەوە بەڵام ڕەنگە خۆشم چەند بیتێکی تێکەڵ بکەم چون ئەمە زۆر کەمە بەڵام لای من زۆر جوانە گەلێک لە هونەردۆستان بیستویانم شارە بەڵام ڕەنگە هەموو کەسێ نەیبیست بێت ئەم پارچە شارە ئەتوانین بڵێم پۆستەرە شاعر و ئەم بروسکە شاعرینی خالێ خۆژوو کاکجەلالی مەلک شایە ئاخۆ دەبێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جانتای سەفەر بکاتە شانی دەڵاڵانی بەرگاراژی شاری سنە هاوار بکەن سلەیمانی ئەمەم لا شتێکی جوان بوو داوام لە برادرە بەڕێزەکە کاک ئەسیر مەحوی بۆی نووسیمەوە دەستی خۆش لە بناتانە ڕەنگە هەنێ بابەتی تیا لەگەڵا هەڵچنینە بکەم لەبەر ئەو چاوەی دەبرم کە بە نازەڵی دێنێم هەر وەک ڕۆژ بێ لە ئەسمان پیشجانن دەسووتێنێم لە هەر لایەک تووشم دێت تەزوێک بەڕۆحما دێنێم هەر وەک نەمامی بێ بەر بۆ سێبەر دەمڕوێنێم هەتا لێم تێپڕ دەبێ یەک وشە نادرچێنێم ئەو خاکەی پێی لێ دەنێم مشتری و زەورە دێنێ ئەی تاوانم دەبێت چی بێ لەیلم بۆ لێم دەڕانجەی بەبێ زەما مستەدا پیچێکی بچینە لایەکی دی ژیۆنەتە ها دەمانویست ئەمە بەناو سلێمانی پیاسە چی بکەین لەناو سیارە بە زۆر قڕباڵە هەموو ڕۆژێکەوە هەیە قڕباڵ بەناو بە تایبەتی ئێواران شەقامەکان هەمان شەقامی ناڵێن شەستەکان و حەفتاکانە بەڵام ئۆتۆمبیل زۆر بوو ماشەڵڵا زۆر بووە جادەکەڵی ناگرێ بەڕاستی مەسەلەن پێشتر ڕیکۆردێک مسەجلەکە کەڤن هەبی کاسێتێک بوو بەڵام هونەرمەندی باش هەبووە گۆرانی زۆر تایبەتی ڕیکۆرد کردو هەتا ئێستاش ماوە ئێستا ماشەڵات تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە هونەرمەندەکانیش زۆرن بەڵام ئەو هونەرە نییە کە تەمەنی درێژبی بوو تو خۆت لەناو ئیشەکەی ڕەنگە بەشێکیان پەیوەندی بە هونەرمەندەکەەوە بێت کە باوڵی وەک ئەڵێن هونەرەکەی پرۆفیشناڵ نییە بەڵام هەندێکشان پرۆفیشناڵن چێژ لە گۆرانی و میوزیکە نەما چۆن لە خواردنا چێژ نەما لە سەیران و گەشتیاریات چێژ نەما لە جیرانایەتی و هاتوچۆ و کەساتیات چێژ نەما ئەوە ڕەنگە بگەڕێتەوە بۆ دووسێ حاڵەت حاڵەتێکان زروفی ئیستثنایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی و کوردستان بە تایبەتی هەر جارە
خێرانێک تووشە بێت لە خێرانی داراییەوە و خێرانی سیاسی و خێرانی ئیداری و تەقلیدکردن و ئەمە لاسایکردن لەش بەڵێ ڕۆژهەڵات باڵێ باڵێ ڕۆژئەوانە هەیە هەموو بەشی خۆی تاسیراتی ڕاستە و گۆرانی باشیش بەرهەمی سەرکەوتوشەوەیە لە هەموو پایەکان پێکدێ تێکست ئاواز دەنگی خۆش تۆمارکردنی خاوێن ئەمانە هەموو دەورە بینە بەڕاستی کەم جار هەڵدەکەوێت بۆ گەلێکی نامستەقر بەرهەمێکی مستەقیری سەرکەوتوی نەمر دروست بێت وادەم تە بەسێندێت ڕۆزی بووینە کرد ئەس بەحسێ بچێکی هەم دەکش پسیۆرۆدی کەوین تشتێکێت تایبەت شعرێکە تایبەتە تەنویسەوە بێت بیرۆتە بتون و کە بمە بێژ تایبەت بەچی تایبەت بێ لای تۆ نوێژ بی وەڵی تر کۆمەڵشتی نوێم هەیە زۆریش مێشتینەکە نەتان بیستوە بەڵام وەکو تایبەت شعر هەمووی تایبەتە لای من کە دەنووسم ینی تایبەتەوەی نووسیمە دەهێنێ بنووسم مەسەڵەن تازەترین تێکستم دوو کۆپیتان بۆ بکەنەوە بۆی خلاص ناکەم ڕەنگە زۆر بێت درەنگ هاتی ئازیزەکەم ئەڵێ ڕێگەت لێگۆڕاوە تۆ لە بەهار و جوانی ئەدوێی من پاییزی عمرم ماوە عشق نەبێ هەرچیت دەوێ دەیخەمە سەر ئەو دوو چاوەم لێم ببوورە کە نەتوانم بتکەم بە گوشی هۆنراوەم لێم ببوورە درەنگ هاتی هەناسەکەم ئەڵێ ڕێگەت ون کردووە ئاخۆ دڵی چەند دڵدارت وەک دڵی من ون کردووە عشق نەبێ هەرچیت دەوێ وەک ڕۆح دەیخەمە سەر دەستم لێم ببوورە کە نەتوانم بتکەم بە گوشی هەڵبەستم درەنگ هاتی لێم ببوورە زۆر ئەوە چەند کۆبلێکی ترە کرد لەبەرەوەی تازەیە بەڵام بۆ هاتنی کەسێکی خۆشەویست هیچ کاتێک درەنگ نییە آخر ئەو تێکستە تا تەواوی نەکەی نازانین ئەم درەنگ هاتیە لەگەڵ چی دەڵێت ئایا چانسە ئایا ژیانە مردنە هەر بە باسی دڵداری خۆشەویستی بکەم بەڵێ ڕاست ماشڵە خێزاندارن و خاوەن خێزانێکی جوان هونەرمەندیشتیدا دوایەوە بازەکە بەس دوای هاوسەرگیری عاشق بوون هەیە نازانم بە کەسێک لە عاشق بوو بێت بۆ عاشق نازانم لە فیلما دەبین هەیە بەڵێ مامۆستا زۆربەی هونەرمەندەکان هەیە کە پرسیاران لێ دەکەین ئایا دەتەوێت منداڵەکانیشت ببنە هونەرمەند ناوەڵە حەز دەکەم دۆر بن و ژیانی تایبەتی خۆیان بەڵام تو دیارە کە مەسەن ئەگەر بە ناویش باسکەم ماشڵات دیارن بە تایبەت کاکجێگە ڕێژسڵاومان هەیە بووی لەگەڵ چیم دی ئەگەر دیرە باسی هونەرمەند بکەین نەک کوڕەکانت چ تێبینی تێ لەسەر هونەرەکەیان وڵا هەندێک جار قسەمان کردووە لەسەر چاو لەسەر مەقسەی کردو چیمش لەسەر جێگەر قسەم کردووە لەسەر چیم دیش حەزەکەمەوە زیاتر خەڵکی دیکە قسەیان لەسەر بکات لەسەر جۆر و شێواز و ستایل تێبینیشم هەبوو بەخوا باسم کردووە چەند جارێک بەڵام بە تایبەتی جێگران ماندووە لە هونەرەکەیە ینی خەڵک لێ ناگەڕێت ماوەیەک ئۆف بێت تا بتوانێت بەرهەمی تازەتر ئامادەکات بە مستەمڕی بانگێژ دەکرێت بۆ لایڤ و بۆ مناسبەشتیوە لەبەرەوە زۆر جار هەر بە ئاراسی بەرهەمە کۆنەکانە دەڕات بەڵام ناو بەناویش ئاگام لێ هەندێک جار خۆشم بەرهەمی بۆ دانیم لەگەڵ کلیب و تازەگەری و گۆڕانکاریشا هەر هەیە بینت باشە لەگەڵ هەردووکیان وەکو باوک و کوڕ هەروەکو ڕەفیق و باوک و کوڕبڵ لەگەڵ هەموو کەس بین باشش کرد ئەی لەگەڵ خێزان بەعام لەگەڵ هەمانە بینم باشە کاتت هەیە بۆ ئەوانیان هەر خەریکی هونەرەکە و کاتوان کات ئەوانش بەشی شێران هەیە لە کاتە لای من هات و چۆ و دەرەوە و گەڕان و ئەم سەر و سەر و بەشداریکردیان لە زۆر زیاتر ئەگەر حەز بکەین مەسەن لەگەڵ عائیلە چونە دەرەوەیکی خێزانی مەسەلەن هەبی لە چ شوێنێکە ناو سلێمانی دەرەوەی زیاتر حەزیان لە ماڵ و مناڵی من زیاتر بە تایبەتی خەزان حەزی لە منتیقی هەورامانە خۆشەوە بەس لەوەتی بنزین گران بۆ زۆر نایان بم بەڕاستی لەنا ساڵان زوو دەمبردن لە ساڵێکە شش جار دەمبردن بۆ بەڵێ وڵا گەڕانیان لەگەڵ دەکەم گەشتیان لەگەڵ دەکەم لەگەڵ زۆرانە پەیکەری زیوینی بۆیژە بووکی بەرەم شارە سەرتاپاسێ پیپۆشی بوو تا سەیوان و مامایارە لە دەمێنی ڕیزێ شاخە بەسەر شارە کە دەمڕوانی لە دەمێنی ڕیز
زي شاخة ما مستحيل السرطة أو تسبيحات بيبو بله مسألة سيا هذا بيبيان ناش مرزنية والله ما ولا زيادة لا بروجرام كان كفون بيشكشي دكم دبيشتك مدرسة وبيت شتێکی جوانیش قازوانە دەدی ڕۆژڵاتەکان دەڵێن قابلێکی نییە پێشکەشی بێت قوربانت بەس مادەم باسی پێشکەشکاریت کرد ئەویش باسی ئەوەزمونش بکەم چۆن بوو کە تێناو بواری ڕاگاندن و پێشکەشکاری و کە ئێستاش بەرنامەتان هەیە ماشەڵڵا وڵی جاوجا بڵم چۆن و نازانم بە خۆش نازانم چۆن وەڵام ئەو کەناڵە بەڕێزانە کە داوایان لێ کردوون بمە پێشکار لە پرۆگرامەکانە منیش بەسپاسەوە داواکان جێبەجێ کردووە مادەمەوان لە منیان ڕابینیوە منیش شانم داوەتە بەر و ئەو توانیمە بۆم کردوون هەروایە وە 100% بەرهەمی نوێژ لە ڕێیە هەروایە چ لە ڕێیە ئێستا کە قسە لەگەڵ جنابی دەکەم بەرهەمیەکان تەواو کردووە کلیپەکەی لە یادی سلێمانیە بەڵێ کلیپەکەش تەواو بە یادی سلێمانی حتمما دەبی لەو شوێنانەبی بەڵێ ناو سپاسی سلێمانی دەکا لە کاتی بەفرا سروشتی سلێمانی بە بەفرەوە گۆرانەکە هەشتانۆ تۆماری بکرد بەڵام خۆم لە کوالەتی تەرجیکردن و مۆسیقان ڕازی نەبووم بە ستایلێکی تازە لەگەڵ مۆسیقای هاوبەشی لوڕا تۆمارمان کردەوە کاک بڕیار فتاحوانش کلیپەکان لە 1970 ئەوزە تازە بڕیاردا 2022 کەمەوە بەڵێ جارێکتر نوێ کردووە بەڵام بە هەمان مۆسیقای قەدیمەوە بەڵام جارە هەمووی گۆڕی لەبەرە شارەکەم پێ نەمر بوو پێ جوان بوو کاتی خۆی بۆ خوالێ خۆش و هەمە ساڵە دیدانم خوێندەوە وتی ڕۆژێک دێت ڕەنگە تااقەتت لە گۆرانی وتم چێت ئەمان دەستم دامێنێت ئەتوانی شار بنووسی واز لە شار مهێنە جا لەبەرەوە شارەکەم تا ئێستا خۆش دەوێت لەبەرە قسەی و پیاوە بەڕێزە لە جۆمایە و نەڵەندە گەورەیە وازهێنان و وازنەهێنان هەندێک جار ڕەنگە بڕیار بێ هەندێک جار شتێک دێتە ڕێوا دەکا کە واز بێنی زورفە ئیسtisنایەکان جاری وایە دادا بڕێت جاری وا ڕێگەکە هەیە چ شتێک ڕات دەوەستێنی ئەگەر یعنی بە یەکجاری واز بینی لە هونەر هەیە شتێک مەسەلەن بڵێ ئەگەر ئەوە بیتەوە واز دێنی خوا دەزانێت لە علمی کەسانیە ئینشاڵڵا بەردەوام ئینشاڵڵا بەردەوام دەبین تا بتوانین نامازێری پرسیارەکەی بکەین هونەرمەند حەزەوەی بۆ هونەرەوەی وەلت کرد بەردەوام بن بەڵام دەنگ ئەوە ناناسی حەزت لێیە و حەزت لێ نییە و دەنگ کەماندی بوو ئاگات لە سەحەتی خۆت نەوی تێک دەچیۆنیە بەس ماشڵە کە جێ لە گورانیەکان دەگرین ئی پێشی توزانم 30 و 20 و چلیش لەگەڵ ئەوانەی ئێستاش ماشڵە هەر دەنگت صافە دەنگم نەکەوتۆش الحەمدولله شڵە هەرواش چ شتێک وا دەکا بە خودای نازانم زۆر ئاگات لە خواردنی خۆتیان سەحەتی خۆتیان نازانم خۆ من زۆر جار لە مناسبە نان دەخۆم هەر نازانم کێ دروستی کردو خواردنەکە چی تێدا دەشخۆم وتر ئەوە من بەدەست خوایە ئەمری نۆح خوا داوێ مەسەلەن سەروەتی سلێمان خوا داوێ ئەمەش لە بەهرەیەکی دەنجیمانەوێ خوا داوێتی سپاس بەخوا شڵاف بەهرە هەر بمینێت سپاس بەمولای مامۆستا و نەرمەت میدی حسێن ئەس گەلە خۆشحاڵ بین بنەوە قەرە بەڵقیەوە باژەڕی سلێمانیە مەخۆ نزیکی وای کرد و مە پیچەکە ژیانەوە زۆنی ئەم گەلە گەلک سپاس ئەمە سپاسێوا گەلک سپاس شلکەی ڕوومەداوێنا وەک بۆرتمۆت مەلەنجێنا قوربانی چاوتی دەکەم مێوڵی و خاوێ و هەرجێنا لە هەر لایەک تووشندم دیدارە